بەنای خوای گەورە دەست پێکەین بە بابەتەکەمان. طبعاً من زۆر دڵخۆش بووم ئەمڕۆ کە پێشەوەی هاتم لێرە بینی مناقەشەیەکی گەرم و گوڕ و زۆر جددی هەبوو. دەستان خۆش بێ، زۆر خۆشحاڵ بووم بەوە. طبعاً بابەتەکەم کە بۆ ئێوە اختیاریان بۆ کردوم ئەویشەوەیە هونەری بەڕێوەبردننی شوێنکەوتوان یاخود هونەری بەڕێوەبردننی خەڵک. جا من ئەمەوێت لێرە بە پرسیارێک لە ئێوە دەست پێ بکەم. طبعاً ئێوە پرسیارەکەکەین بە دووسێ بەشەوە. بەشێکیان تایبەتمەند دەکەین بۆ چەند ڕۆژێک کە ئێوە لێرە نازام لە شەوی چوارشەمەوە ئێوە لێرەن. بەشێکیان تایبەتمەند دەکەین بەوە، بەشێکیان تایبەتمەند دەکەین بە عام، یعنی کە تۆ چەند وەختە ئیشەکەیت و لە ناو ئیشایت. یەکێک لەو پرسیارانە ئەویش ئەوەیە ئەگەر تۆ ببی بە سەرکردەیەک سێ خاڵم بۆ بنووسە کەواد لێ ئەکا لە خۆتا هەبێ، یعنی ئەو سێ خاڵە لە خۆتا هەبێ کەواد لێ بکە ببی بە سەرکردەیەکی زۆر باش و شوێنکەوتوویەکی باشیشت هەبێ. لە خۆتا بینووسە، باشە؟ سێ خاڵ لە خۆتا دەستنیشان بکە لە ناو خۆتا هەبێ، لە ناو خودی خۆتا کەواد لێ بکە بتکا بە سەرکردەیەکی باشەوە کاریگەریشت هەبێ لەسەر شوێنکەوتووەکان، کاریگەریت هەبێ لەسەر خەڵک. بینووسن، دواتر یەکێکمەوە بێتە ئێرە بۆم بخێنەوە دوایی. چەند کەس دوایی حەزەکە لێرە بیخێنێتەوە بابێت. یاڵا ئێستا بینووسن، فەرموو. نانە وەرێرە. من حەزەکەم لێرە بی. طبعا چەند صفاتێک مشترک هەیە نابێن نێوان هەمی سەرکردەکان. یەکێک لەوانە تەحلیلە، توانای تەحلیلکردن، ئەمەیە کە دەکاتە سەرکردە. دووەمیان ئیبداع، ئەمە شتێکێکە لە صفەتەکانی سەرکردە. سێمیان سەرکردە دووربینە، ئەمەش صفەتی زۆر باشە. ئێستا تۆ نەمەڕۆمەڕۆ تۆ بەعام باسی کرد. باش من ئەمەوێت لە خۆتە لە خۆما شەمسیانەیە هەیە وە تەئسیرکردن وە جورعەت دانش هەرسێکیانەتە. الحەمدولillah. الحەمدولillah، سوپاس بەخوای گەورە. فەرموو چی ترێت ئێرە؟ فەرموو. دواییش جەسەری. سلام علیکم. عەلەیکم السەلام. وەکو سێ خاڵکە لە خۆما هەبێت گوێگرتنە لە هەموو ئەو تاکانەی کە لەگەڵتە تر شوێنکەوتە بێت یاخود چۆمڵی هاوشانن بێ و یارمەتی دەرێک لە لایەکی تریش توانای بڕیاردانێک لە بارودۆخێکا کە بڕیارەکەت هەموو کەسەکان ڕازیکە، نەک بڕیارێک کە هەموو کەس بێژە من بڕیارەکەمان یەڵە با وە گوێرەیەوە خەڵکە بکەین ئەوان ڕازیکەی، نە بڕیارەکەی خۆت ئەوان ڕازی بکە و کۆتا دانش هەبوونی پلانێکی تۆکمە و ئامانجێک لەگەڵ پلانەکە و ئەنجام. یعنی ئێستا تۆ گوێگرێکی زۆر باشی. گوێ بۆ هەموویان نەگری؟ ئەم چەند شەوی لەگەڵتانە بە گوێی بۆ گرتون گوێگرێکی باش بووە؟ شتێکت هەبێ لای توانی بێڵێ؟ ئێوە گوێ لێ بگرن؟ ئەوان گوێ لە من نەگرن. باش. ئێوە بوو بن گوێگری ئەم. زۆر باشە. شایەتی مەی مامۆستا. چی لە بڕیاردانە؟ تۆتت بڕیارێ بەم هەمووی ڕازی بێ. مەرجە تۆ بڕیارێ بەی هەمووی ڕازی بێ؟ ئەخر مامۆستا سیر کرد. بارودۆخەکە دەورە بینی. سە بۆ نمونە سێ دانە خانم لێرە هەریەکە و بیرروڕایەکی دەربڕی. یعنی با بێژین هەریەکە قسەیەکی کردی واتە سێ قسەیان کرد. مامۆستا ساری ئامانجێکی دیاری کرد. باشە من هەرسێکی کورتەکەم بۆ ئەوەی یانی چۆم بڵێ من بڕیارەکە بدەم و گشتان ڕازی بن. مامۆستا ساری ئامانجێکی دیاری کرد هەریەکێ لە ئێمە توانایەکی هەبێ توانێت لەو ئەکادیمیا دەری بخات. ئەمەیە مامۆستا نورەوەتی چی گەنجەکانمان توانای یعنی چۆن بژین توانای هەیە بەڵام پێویستە لەسەر مامۆستاکان گوێمان لێ بگرن بۆ یاهە توانەکانمان دەربڕین بزانین کاکە خۆمان بدۆزینەوە لە کوێین. باشە اینجا مامۆستا سایانش وتی چی گەنجەکانمان پەروەردە بکەین، یعنی لە دوایشە مسمنەوەی تێبگەیم لێ مەمەستی چی بوو؟ ئێمە تەنها وا تێگەیم لێ کە تەنها یعنی چۆن بڵێ کەسێکە لەسەر مەڵبەندی یەکگرتوو یان عایدی یەکگرتووە و جاتوانێت بێتە ناو گەشە پێدان. یعنی بۆ نمونە مناڵی کەسێکی پارتی ناتوانێت بێتە ناو گەشە پێدان و وانەکەن. من ئاوا تێگەشتم یعنی خاڵ لاوازەکە ئەو بەس ئەوتی چی با ئەوانیش بێن ڕاستەکە ئەگەر ئەوانیش بێن و کاتە لە هەموو لایەکۆ لە ڕووی گەشە پێدان و ئێمە ئامانجەکەمانەوە نییە یەکگرتوو بوونیەک یعنی چۆن بژین ئەندام دروستکەین بۆ یەکگرتووە. زۆر باش. مەبەستەکەمانەوەیە کەسێک دروستکەین گەشە پێدرا بێ یعنی پێگەیاندرا بێت. زۆر باشە، دەست خۆش دەست خۆش. فەرموو خاتم بێن. چۆقڵەیەکی بۆ لێن دەی چۆقڵەی بۆ لێن.
باشی بەخێر بێت یاڵا ئەو سێ صیفەتە چیەکەوا لە تۆکە سەرەتا وەک پێشینەیەکم بۆ خۆم دروست کردووە ئامانجە کە خەڵکی ڕاگەشە بە دوای و ئامانجە بێن باشە ئەگوێتان لێ جەماعەت باشە و دووەم شتیش هونەری قەناعەت پێکردن الحەمدولillah لەگەڵ مناڵ و گەورەوەوە تێکەڵاوم تاقی کردوتەوە چەند قەناعەت بە خەڵکەکەی الحەمدولillah زۆر یانی تەسیراتمای لەسەر خەڵک بۆ نمونە ئەم ساڵ نەبێت تا خۆ دەخستنیش مامۆستایەک هاتە لامان دینی وەک تەقلیدی وەرگرتووە چۆن ئامانەشەوی ئەوانێش بکە تێکرد بە ڕوحی نەبوو ژیانی هەشتا دەڵێ گەورەترین دیاری 2022 ناسینی تو هونەری قەناعەت پێکردنمای الحەمدولillah و زۆر لەگەڵ مناڵ و یعنی کەسێکی کۆمەڵایەتیم کەسێکی کۆمەڵایەتی باش کەواتە هونەری قەناعەت پێکردن و کەسێکی کۆمەڵایەتی و پێشینە و ئامانجێکمەیە کە خەڵکی ڕاکێشمەیە ئەمەوە لێکە ببی بە سەرکردەیەک شوێن کەوتوان کاریگەر بن پێت الحەمدولillah ئەوە بینم لە خۆم الحەمدولillah دەست خۆش چەپڵەیەکی بۆ لێن فەرموو کاتنجە دواتر ئەمە لەناو ئەم سێ ڕۆژەشە کورتیەکەینەوە بەس جارە بە هونەری وتاردان و توانای قەناعەت اینجا جڵەوگرتن و کۆششکردن و شەونخۆنی سێم بوونی ئاماج بوونی ئاماج باش ئەمانە بەسە بۆی تۆ بێ بەسەرکردە وەکۆی لە خۆما هەبێ بۆ نمونە هونەری وتاردان و نەبرەی سەوت بەکارهێنانی نەبرەی سەوت و جڵەوگرتن ینی ئەتوانی قەناعەت بەوەی بەرامبەرەکەت بکەیت دووەم شەونخۆنی و کۆششکردن ینی لە بواری خۆت با من لەسەر ئەمەی ئەم پرسیارە لە ئێوە بکەم ئەگەر کەسێک هونەری وتاردانی نەبێ ناتوانێت بێ بەسەرکردە ئەتوانێ وایە زۆر باش کەواتە بەوە هیچ شتەکە تعمیم نەبێ ئەم لە خۆیان ئەو شتە ئەبینێ کەواتە لە خۆیان وای لەکە ئەگیناکە کەسێکی هونەری وتاردانی نەبێ ئەتوانێت ببێ بەسەرکردە هونەری قسەکردنی هەبێت یان هونەری بڕیاردانەوە چۆن بێژێ سەرکردایەتی زیاتر لێت دەست خۆش و کۆششکردن و شەونخۆنی ینی توانای شەونخۆنیم هەیە ئەگەر ئامانجێکم هەبێت ئەتوانم شەونخۆنی بکەم هەوڵی زۆر بۆ بدەم بۆی بگەم بۆ ئامانجە ئەو کاتە توانیت تۆ دیراسی ئەوە بکەی ئەم ئەوانی ژێردەست ئاڕاستە بکەی بۆ شتێ خۆت هەوڵ بێ خۆت شەونخۆنی بکەیت و سێمیش حتمما بوونی ئامانجە بوونی هەدەفێکە بۆی ئەوان دوات بکەون زۆر باشە دەستت خۆش بێ یەک خاتونی تریش وەرەگرین فەرموو خالك وجالك وجرين كتب سرکرده حضرون كاملا ديتيا كسا بحث كري هو فيني وقت مش سرکرده سيدنا نجيب بحث كربو شلوي هستو يعني هيك تفيت بيها تشتاق فيتن اكيد فيتن تحشبي تشتي بك جالك جرات شي بوي ده هر مثلا ديك بابا مروفتنا دبيا مثلا دكتور دبيا فلان تشت او حش شده خناكت حاجات تو حاجه نكت نشي ببيا او تشت او هجر تو بويا او جي تو بردوام نوبي ويعني او مثلا ده بيصير كده تو بدلي بحثي كنت حشو له خوب جاي ويا دويجي خاله دويج بردوامي يعني او قازن خود بينا اشم يا بردوام سر كاره كي اگر از دست بگم هر سروی کاری چید بیدن و یا سیجی بشتی کو مثلا شکستنه کو بچی که اون اگر خویا مازن جی بیدن شیان رابونه دست خوش چپلای که قامی کنی باش کاتی سه تقریبا هر یک لخوتنا سه صفات تانوسی یاخد سه تانوسی که لعب عملی لخوتها هيا كبتواني واد لي بكا ببي بسركردي كي باش طبعا ما شتك زور جرين بي كتابك هي نظام چنكز او كتابي خوند بيتوا كتابي او سركردي كهيج بوستي كي نبو ياخد سركرداتي ببي بوست كتابك كتابي روبن شارما نوسيبتي زۆر کتێبێکی بەقوتە لە بواری سەرکردایەتیە کێ خوێندێتەوە کتێبە بەس بە ڕێزت خوێندوتێتەوە کێتر هەتە بەس نەوە خوێندێتەوە بە کوردی هەیە بە عەرەبی هەیە بە ئینگلیزیەکەشی هەیە بە هەر سێ زمان تەرجمە کراوە ئەو سەرکردەیە کە هیچ پۆستێکی نەبوو طبعا لەم کتێبە ڕۆبن شارما باز لە چیەکات ڕۆبن شارما باز لەوە ئەکا ئەڵێت مەرج نییە تۆ پۆستێکت هەبێ ئەنجا ببی بەسەرکردە مەرج نییە تۆ پۆستێک یعنی پۆستێک تۆ بکا بەسەرکردە باز لەو کەسانە ئەکا کە هیچ پلە پۆستێکیان نییە بەڵام لە ناو خەڵکا کاریگەرن
خەڵک وەکو سەرکردەیەک سەیریانەکە بەڵام خۆیان لە ئەسڵا هیچ پلەپۆستێکیان نییە. ئەڵێ ئەمە ئەسلی سەرکردایەتیە جارێ. ئەڵە جارێ ئەمە ئەسلی سەرکردایەتیە کە من هاتم گوێم لە مناقەشەکەتان بۆ باسی ئەوتانە کرد کە کەسێک پەروەردەی ئەەکەین یا هەر پەروەردەی نەکەین یا کە پەروەردەیەکەینی بە پۆستێکیشی بینێ. طبعاً ئەم پرسیارە تۆ پەروەردەیەکەی بەڵام با خۆی ببێ بە سەرکردەیەک. خۆی بتوانێ ڕۆڵی سەرکردەیەک بگیێڕێ لەو شوێنەی کە هەیە. ئێستا ئەم کچە جوانە کە باسی کردوتی من لە مەکتەبەکەی خۆمانە مامۆستایەکم و توێتی دەستکەوتەکانم ئەو بۆ کە تۆم ناسیوەوە بوو ئەوە سەرکردەیە. ئەوە سەرکردەیە کە مامۆستایەکی پێی کاریگەرە. مامۆستایەکی پێی کاریگەرە. کاتە پلەپۆست کەس ناکا بە سەرکردە. ئەوەی کە سەرکردەیە خۆی سەرکردەیە خۆی شوێنکەوتەی هەیە. بەبێ ئەوەی داوا لە خەڵکە خۆی شوێنکەوتەی بۆ دروستە بێ. خەڵک کاریگەرە بێ پێی. جا ئەو کتێبە پێم خۆشە بیخوێنەوە چونکە زۆر ئیسفادەی لێکەن. یەکێک لەو شتانی کە ڕۆبن شارما زۆر تەکی دەکاتەوە لەسەری ئەڵێ زانی چۆن خەڵک هەڵبسەنگێنە هەر کەسێک لە پلەپۆستێکایە بۆ ئەوەی بزانی ئایا ئەم کەسە سەرکردەیە یان نا پلەپۆستەکەی لێکەرە وەکو خۆی بیبینە. ئەگەر وەکو خۆی توانی کاریگەری لەسەر تۆ دروستکە ئەوە سەرکردەیە. بەڵام پلەپۆستەکەت لێلا بردو نەیتوانی هیچ کاریگەریە دروستکە و کەسێکی زۆر سادە ئەتیادی بوو ئەوە ئەسڵەن سەرکردن نەبووە پلەپۆستێک کردوێتی بە سەرکردە. پلەپۆستێک تۆی ناچار کردووە کە گوێی بۆ بگریت و کە بە قسەی بکەیت ئەگنا خۆی لە ئەسڵا ناتوانێت بێ بە سەرکردە. بالضبط جاکە ئەو کتێبا خەینیتۆ ڕێک بۆ دەرەکەوێت کە زۆری ئەوانەی لە پلەپۆستان سێرەکەی زۆربەی ئەوەی کە ڕۆبن شارماڵەڵە پلەپۆستەکەی لێکەرە بزانی کییە؟ هیچ کاریگەریەکی نییە لەسەر تۆ. هەر ئەوەنە پلەپۆستەکەی نەما بێ بە کەسێکی اعتیادی و هیچ کاریگەری ئەسڵەن ناتوانێت کاریگەری لەسەر دەوروبەرەکەی خۆشی دروستکات کە دەوروبەرێکی بچووکیش بێ. کەواتە لێریا چۆن باسی سەرکردایەتیەکە اینجا ڕۆبن شارمایەت بە عەمەلی باسی سەرکردەت بۆکە. چۆن باسیەکات ئەڵێ طبعاً ئەو چیەکات لە کتێبەکە بۆ شێوازێکی وان نووسیوێتی کە کوڕێکە ڕاهێنانی پێکەن لەسەر سەرکردایەتی ڕاهێنانی پێکەن. طبعاً کوڕێکە لە بەحساب لە شەڕی عێراق و ئەمریکا باوکی لەدەستداوە پێشتر باوکی لەدەستداوە دایکیشی بەهۆی نەخۆشی دەرونی و کۆچی دوایی کردووە. دواتر ئەم کوڕە بۆ بە عەسکەری و هاتۆ لە شەڕی ئەمریکا و عێراق ترشتی زۆر ناڕەحەتی بینیوە کەسی بینیوە قاچی پەڕیوە کەسی بینیوە دەستی پەڕیوە لە شەڕەکەشتی زۆر ناڕەحەتی بینیوە لە ڕووی دەرونی و زۆر وێران بووە. دواتریان ئەمە چی لەکەن تەمرینی پێکەن ڕاهێنانی پێکەن خەنە خولێکی ڕاهێنانەوە. ڕاهێنانەکان چۆنە؟ طبعاً 4 مامۆستا ئیشی لەسەرەکە 4 مامۆستا کە 4 سەرکردن. هەر جارە و یەکیان وانەکانی سەرکردایەتی پێڵێتەوە وردۆر دەوای لێکن تا لە کۆتایی ئەیکەن بە سەرکردەیەکی زۆر کاریگەر. یەکەم جار چیەکەن لەگەڵ ئەم کوڕایە؟ ئەوەی کە لەگەڵ ئەم کوڕایە ئەیکەن کەسێکە یەت هاوڕێتی لەگەڵا دروستەکات لە کتێبخانەیەەکە دواتر هەندێک شتی پێڵێ کە ئەم کوڕە بیکات. بۆ نمونە یەکەم شت کە لەگەڵی دەست پێکات ئەوی شەوەیە ئەڵێ بەیانی سعات 4 بەیانی لە خەو هەستە 4 بەیانی ئەبێتەوە هەڵسی لە خەو. باشە 4 بەیانی بۆ دیارەکە شوێنێکی بۆ دیارەکە لەسەر قەبرانەڵێ وەرە بۆ ئەوێ بەو 4 بەیانیە. طبعاً کوڕەکە ئەترسێ زۆرە ترسێ نازانێ بۆچی بانیەکەن بەڵام پێڵە هەرچێکم و دەبێ بە قسەم بکەیت. 4 بەیانی باتە سەر قەبران لەوێ ئەڵێ ئەدێ ئەو قەبرم بۆ هەڵکەنە. طبعاً کوڕە دەسەکا بە هەڵکەندنی قەبرەکە زۆر هیلاکە بێ زۆر مانوە بێ تۆ ڕابێڵە مە چی بە منیەکەن بەم 4 بەیانیەڵە تۆ هەڵیکەنە کە قەبرەکە هەڵەکەنێ دواتر قەبرێکی تریشی پێ هەڵەکەنن لە ژێر قەبرەکە یعنی هەر قەبرەی شتێکیان نووسیوە لەسەر لەوحێک ئەڵێ بۆم بخێنەرەوە. طبعاً تا ئەماناکە وردۆر ڕۆژە بێتەوە وردۆر دنیا ڕووناکە بێتەوە کاڵێ بۆم بخێنەرەوە لە یەکێ لە قەبرەکانە نووسراوە ئەو دەشانازیەی کە مرۆڤ شانازی بەخۆیەوەکە لەو کاتێک کە سەرمەرگێتی و چێتە ناو قەبرەوە دەشت لە ژیانتە کە شانازی پێواکەی کە کردوتە کە چوویتە ناو قەبرەکەتەوە ئیتر شانازی پێوە بکەی. تاوان دە خاڵیان بۆ نووسیوە دە خاڵەکە بێ بیخوێنێتەوە. دواتریش لە قەبرەکەی ترا دە پەشیمانی دە لەو شتانی کە زۆر پەشیمانی لی لە کاتی سەرمەرگە کە ئەخریتە ناو قەبرەوە دەشت زۆر پەشیمانی لی دەرفەت هەبووە کە بیکەی بەڵام نەت کردووە. شت زۆر هەبووە کە تۆ ئەبوایە بتکردایە لە دنیاە کە دەرفەتێکە خوای گەورەم ژیانی پێبەخشی ئەبوایە بتکردایە بەڵام نەت کرد بەڵام لە سەرمەرگە ئیتر پەشیمانی ئەڵێ خۆزگە بم کردایە.
بۆیە دەخاڵەکەی بۆ خوێنێتەوە خۆی خوێنێتەوە دەخاڵی ئەوش کە شانازی بە خۆتەوەکەی ئەنج پێڵەڵە ئیترەمە بوو بە 20 خاڵ ئەم 20 خاڵە بیکە بە پەیڕەوی ژیان تو لەسەری بڕۆ ئەمە یەکەمین ڕاهێنانە کە پێەکەن 20 خاڵ بکە بە پەیڕەوی ژیانت دا لەو شانازیانی کە تۆی تر شانازی بە خۆتەوەکەی دا لەو شتانەشی کە پەشیمانی ئەبووە بتکردایە ئەشت توانی بیکەی بەڵام نەتکرد جا لەبەرەوە ئەمەیکێکە لەو تەمرینانە کە من پێم خۆشە ئێوە دواتر هەر یەکەتان بۆ خۆی بکە بۆ خۆی بیکە دە خاڵ بنووسێ لەو خاڵانە چییە کە تۆ لە سەرمەرگا شانازی ئەەکەی بە خۆتەوە شانازی بە خۆتەوەکەی ئەڵی ئەوم کردووە ئیتر شانازیەکەی ئەڵی ئەلحەمدولیلا بەس نەبوو لەو کاتەیە کە مردم دەشت هەیە کە شانازی پێوە بکەم کە لە خۆتا کردوتە ئەیدە پەشیمانیەکەت چییە ئەو شتانە چین کە تۆ ئەو توانی بیکەی بەڵام بەداخەوە نەتکردووە دەرفەتیش هەبووە بیکەیت کاتیش هەبووە لە بەردەستا بەڵام هەر دوات خستووە توتەنا دواتر بەڵام کاتێک کە زانی تر دواتر نەما کات تەواو بوو جا لەبەرەوە دەرفەتەکان زۆرن خوای گەورە دەرفەتت زۆر بۆ نێرێ لە ژیانە بە تایبەتی لە بواری سەرکردایەتیکردنی خەڵکە خوای گەورە دەرفەتت زۆر بۆ نێرێ بۆ نمونە تۆ پێویستی بە پلۆپۆز نییە بەڵام ئەچیتە ناو جامیعە ئەچیتە ناو خوێندنگەکەی خۆتەوە ئەچیتە هەر شوێنێک ئەچیتە ناو داوام و دایرەکەی خۆتەوە زۆر شت هەیە کە تۆ لە بواری سەرکردایەتی ئەتوانی کاریگەری دروستکەی ئەتوانی کاریگەری دروستکەی بەڵام نەتکرد دەرفەتێکیش بوو لە بەردەستە ئەو توانی بیکەی باش ئەگەر کردبێتت چەند کاریگەری دروستەکەی کە کاریگەری دروست کرد وردەوردە بەو شتانی بۆ کاریگەریانی کە دروستەکەی تۆ وردەوردە شوێنکەوتت ئەبێ بە خۆت نازانی ئەوانە شوێنکەوتەی تۆ ئەبن بەبێ ئەوی داوایان لێ بکەیت بەبێ ئەوی پێیان بڵێ کە ئەمانە شوێنکەوتەی تۆ بن وردەوردەوایان لێ هات بوون بە شوێنکەوتەی تۆ ئەمەیە سەرکردایەتی ئەمەیە بە کورتی سەرکردایەتی ئەمەیە جا لەو کتێبە زۆر بە کورتی و بە سادەیی باسی سەرکردەبوونت بۆکە ئەڵێ تۆ واز بێنە لە پێناسەی سەرکردایەتی و لە قسەی فەلسەفی و لە سەرکردە ئەبی ئاماوی بێ ئەوانە ئەڵێ هەمووی قسەی ناو کتێبە جاری وایە وەرە بە عەمەلی تۆ چیت کردبی بە سەرکردە ئێستا هەر خۆتان ئەوە لە شەوی چوارشەمەوە لێرن وایە بە عەمەلی معجەبی کێ بووی لەمانی کە لەگەڵتان وای لێ کردی بڵێ ئەمە ڕێکە بێ بە سەرکردەیەک لەناو خۆتانە کامتان بۆ نمونە وابوون کەسایەتێکی واتان هەبوو کە وای لێ بێ بڵێ بەڕاستی ئەمە زۆر یعنی واد لێ بێتتر خۆشت بێ لە مخەیەمەیە تر واد لێ بێ هەمیشە وەکو سەرکردەیەکی خۆت سێریکی خۆ جاری وای لەگەڵ تۆ شاهاتۆ بۆ خولێک هیچ پلۆپۆستێکیشی نییە جاری وایە بەڵام تۆ هەر لە ناو ئەم 4-5 شەوەی کە بەیەکا بنجا مخەیەم زۆر تەسیری هەیە لەسەر دروستکردنی سەرکردایەتی ئەم مخەیەمانە کاریگەریەکی زۆر قوڵی هەیە لەسەر دروستکردنی سەرکردایەتی ئەزان بۆ چونکە لێرە چێ بێ پێکەوا بن چیتر تەدریبە شتەکان هەمووی بە عەمەلیەکەی ڕەفتار بە ڕەفتار بۆ دەرەکەوێ ئەمە کە هەر قسە ئەکە قساکە ئایا بە ڕەفتار وایە ئەمە کە زۆر ئەڵێ زۆر کتێبی خەیدۆتوایە توانێت بە ڕەفتاری جێبەجێیکە وایە ئەتوانێت تەحەمولی دەوروبەرەکەی بکە خۆیکێک لە سەرکردە ئەوەیە تۆ بێت تەحەمولی زۆری ئەو خەڵکە بکەی کە لەگەڵتان ئایا تۆ توانی تەحەمول بکەی جامەشتی زۆر خۆشک ساڵانی زۆر ئێمە تەوان من لە ڕێکخراوی گەشەپێدان لە ساڵی نەوەکانەوە لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدان لە سەرەتای دروستبوونیەوە تیای بووم مخەیەماتمان زۆرە کرد جادرگەکان زۆر کاریگەری هەبوو جا زۆر جار کە ئەهاتیتە سەر ئەوەی کە لە مخەیەمێکە کەسمان هەبوو بۆ نمونە زۆر باسی ئەوەیە کرد ئەبێ ئینسان تەحەمولی دەوروبەرەکەی کا هونەری مامەڵەکردن وایە هونەری مامەڵەکردن وایە کەچی کە لە مخەیەمێکا بوو وڵی من ناتوانم لەگەڵ ئەما دانیش من ناتوانم لەو ژوورەیە بخەوم من ئەبێ هەلەکە فڵانە بووم فڵان بم ئەی بۆ لەگەڵ ئەوە نابی ئەخر من ناتوانم لەگەڵ هەموو کەسێکا مامەڵە بکەم ئەم هونەری مامەڵەکردنە چی بوو کە بەردەوامە دوت لە عەمەلیەکە دەرەکەوێ ئەمە تەنها و تن بوو ئەی لە عەمەلیەکەیە چی کرد تەحەمولی دوو کەسی نەکرد تەحەمولی دوو کەسی نەکرد عاجزە بوو بێتاقەتە بوو کاتە زۆر شت هەیە ئیلا بە عەمەلیەکەی ئەبێ بیکەیت کە بە عەمەلیەکەی کردت ئەنجا ئەزانی کە ئەمەیە سەرکردایەتی ئەگینا بە نەزەری بێ و بە کتێبخوێنەوە بێ و بە وتن بێ زۆر شت ئەتوانی بڵێ بەڵام لە ڕووی عەمەلیەکەی و چەندێک کە توانی جێبەجێ بکەیت طبعاً ئاراستەکردنی خەڵکی بەرەو ئامانجێکی دیاریکراوە ئەمە پێناسەی چییە؟ سەرکردەیە
پێناسەی سەرکردایەتیە کە کێ پێناسەی دانا؟ تارق سوێدان. باش تۆ چۆن ئەتوانی لە ناو مەجموعەیەکا بی ئەو خەڵکە ئاڕاستە بکەی بەرەوە ئامانجی کە خۆتەتەوێ؟ بە عەمەلی ئەمەت کردووە؟ ئەمە زۆر زۆر گرنگە. چۆن ئاڕاستی بکەی؟ تۆ لێرە باشە ئەچیتەوە دوای ئەو چیتەوە بۆ ماڵەوە، باشە لە ماڵەوە کۆمەڵە ڕەفیق و برادەری ترت هەیە لە غەیری بۆ نمونەیە گرتو. چۆن ئەتوانی ئایا ئەم پێناسەیە بیخەیتە سەر ئەرزی واقع؟ چۆن ئەتوانی ئاڕاستەیان بکەی بەرەو ئەو ئامانجەی کە ئەتەوێ؟ ئەو کاتە ئاڕاستەکردنەکە کێیکە؟ تۆ ئەیکەی. تۆ بێ بە مۆزەفەوە چیتە شوێنێک ئەنواع خەڵکی لێە وەرە ئاڕاستەیان بکە. ئەگەر توانیت ئاڕاستەیان بکەی ئەوە سەرکردەی نەوتوانی ئاڕاستی بکەواتە چەند ساڵە ئەم پێناسەیە ئەخوێنی چەند ساڵ ئەم پێناسەیە لەبەرە بەڵام لە ئەرزی واقعات چۆن ئەیکەیت ئەمە مهمە، ئەمە گرنگەکەیە. بۆیە ئەو کتێبەی کاڵێ سەرکردە بە پێپۆست ئەڵێ وەرە جارە ئەم شتانە دانە بەدانە تەطبیقی کە لە خۆتە، دانە بەدانە لە خۆت جێبەجێ بکە. وردە وردە کە جێبەجێت کرد ئیتر ئەو کاتە پێویستی و بە پلەپۆست نییە خۆی لە خۆیە ئەبی بەسەرکردە. وردە وردە خۆتەبی بەسەرکردە بەبێ ئەوەی پلەپۆستێکی شت هەبێ. کاتێ بە خۆتەزانی سەرکردەیەکی. جا لێرەیە ستیڤن کۆفی شتێکی ترەڵێ ئەڵێ دوو بازنەمان هەیە، بازنەیەکیان پێوترێ بازنەی کاریگەری، بازنەی کاریگەری، بازنەیەکیشیان بازنەیەکی مەراقی پێوترێ، بازنەی بۆڵە پێوترێ، بازنەی ها کۆمەڵ ئەو شتانە. جاڵێ ئەم دوو بازنەی هەردووکی لە ناو یەکانە، هەردوو بازنە بێنەرە بەرچاوی خۆت هەردووکی لە ناو یەکابن. بازنەکەی ناوە بازنەی کاریگەری بێ، بازنەکەی دەرەوە بازنەی بۆڵەبۆڵ و ناڕەحەتیەکانی ژیان بێت. ئەنجا هەتاوەکو تۆ بازنەی کاریگەریت زۆر بێ بازنەی بۆڵەبۆڵ و مەراقت کەمەکە. چکە ئیترەها ئەگەر من ڕسمەکەیتان بۆ بکەم لەسەر وەرەقەیەک ئەم شێوازە دەرەچێت. ئەو جافم بیتی بێ زەحمەت سێریکەم. کاتێکم دوو بازنەیە باس دەکەین ئەمەیان بازنەی چییە؟ کاریگەری. ئەمەشیان بازنەی بۆ منە مەراقب. ئەگەر ئەم بازنەیەت بە قووەت بێ ئەها چی لێت؟ گەورە ئەبێ. کە گەورە بوو وردە وردەوای لێ بازنەکەی تر دا ئەپۆشێت. ئەمە بازنە گەورەکەیە. بازنەی کاریگەریت گەورە بوو بازنەکەی تر وردە وردە مەجال نامێنێتەوە بۆ بۆڵەبۆڵ. کاریگەریەکە زۆر زۆر فراوانە بێ. کە ئەم کاریگەریەت فراوان بوو مەجالێک نامێنێتەوە بۆ ئەوەی تۆ دانیشی جارێ گلەی بکەی، دانیشی بۆڵەبۆڵ بکەی، دانیشی شتت بەدڵ نەبێ. تۆ ئەتەوێ بەس کاریگەری دروستکەی. بۆیە ئەمە ستیڤن کۆفی ئەمەیان بە یەکەم سیفەتدا ئەنێ بۆ ئەوەی کە کەسێک بێ بەرەو سەرکردایەتی بڕوە. چۆن؟ بۆ نمونە تۆ هاتوویتەتە ئێرە لە ناو مخەیەمەکەی ئەوەنە تەرکیز لەسەر گلەیەکان بێ چێ بێت کە تەرکیز لەسەر گلەیەکان بوو؟ ئۆتۆماتیکی کاریگەریەکەت کەمە بێتەوە. ئەها بازنەی گلەیەکانە زۆر بێ کاریگەریەکەت کەمە بێتەوە چکە گلەیەکان هەمووی بازنەی کاریگەری چی لێکا بچووکێکاتەوە زۆرە. جارە گلەیەکەی لە شتەکان، گلەیەکەی لە خواردنەکە، گلەیەکەی لە شوێنەکە، گلەیەکەی لە سەرماگەرما، گلەیەکەی لە قەرباڵخێکە، گلەی لە زۆر شتەکەی بۆڵەبۆڵ زۆرەکەی ئەمە بووە ئەمە بووە ئەمە بووە. کاتێ بە خۆتەزانی ئەمەنەت گلەی کرد کاریگەریت نەما. هەر خۆت بێنەرە بەرچاوی خۆت لە شوێنێ بی کەسێک بەردەوام گلەی بکە ئیتر دوایی ناتوانێت کاریگەری لەسەر دروستکە کە بازنەی گلەی عادەتەن وایە. ئەی ئەو کەسەی کە گلەی ناکە دەسەکە بە ئیشکردن کاریگەری دروستەکە، کاریگەری دروستەکە، ئیشەکە، شتەکە، مانووە بێ، هەوڵەیە، ئیتر وردە وردە سەیرەکەی ئەمە مەجالی گلەی نامێنێ. کە مەجالی گلەی و بۆڵەبۆڵی نەما چی مەجالێک فراوانە بێ؟ کاریگەریەکانی فراوانە بێ. بۆیە ها زۆر جارە بینی لەگەڵ هەندێک کەسا کە دائەنیشیت هەندێک کەس ئەوەنەیان تەرکیز لەسەر کاریگەری و ئیشکردن و ئەو شتانی کە خوێندوێتی بە عەمەلی بیکا و خوێندنەوە و ئامانج ئەو شتانەیە سەیرەکەی کەمتر مەجالی گلەی هەیە، هەر مەجالیشی نییە. جارێ تۆ باسی گلەی شتێکی بۆ کێڵە تۆ وەستە با باسی شتێکی ترە بۆ بکەم، سەیرەکەی ئەو لە عالەمێک و تۆ لە عالەمێکی تر. ئەمە سەیرەکەی وردە وردە هەستەکەی کاریگەرە. بەڵام ئەوشی کە دانیشی لەگەڵی ئەمەنە گلەیەکە ئەوەنە بۆڵەبۆڵەکە هەر باسی کەم و کورتیەکانەکە باسی شتە ناخۆشەکانەکە ئیتر دوای سەیرەکەی ئەم کە یێتە سەر بازنەی کاریگەری شتی پێ نەماوە، هیچی پێ نەماوە.
جا بۆیە ئەمانە زۆر گرنگە وەرە هەموو ئەم شتانەی کە چەند وەختە لەم مخەیەمە خوێندووتە بە عەمەلی ئەین بە نەزەری هەمووی بیکە بە عەمەلی چکە مخەیەم یەکێکە لەو شتانەی کە تۆ پەروەردە ئەکا لە ڕووی عەمەلیەوە لە ڕووی عەمەلیەوە بنیاد تەنێ پێک تێهێنێ زۆر مهمە جا وەرە ئێستا لەناو خۆتانە ئەگەر من ئەم پرسیارەم جارە بەم شێوازە بکەم بەڵام ئێستا ئێوە لەناو ئێوەیە چەند کەس لە ئێوە یعنی شتێک موقیفێک هەڵوێستێک لە کەسێکا بینی بێتە ئەم چەند ڕۆژە لێرە ئیتر هەڵوێستێکت بینی بێ واو لێکردە زۆر کاریگەر بووی پێی زۆرت پێخۆش بۆ ئەو هەڵوێستە حەزی شەکەی خۆشت تەطبیقیکەی چ شتێکە بووە ئەم ماوەی ئەم چەند ڕۆژەیە لێرە هەڵوێستێک ئەوەنە کاریگەری لەسەر دروست کردبی یعنی ترواد لێ هاتبێ ئەمە ببێ بە دەرزێ بۆت ئیسفادەیەکی زۆر باشت لێ کرد بێ لەو هەڵوێستی فلانە کەسی ناوی کەسەکەش بڵێن تەبیعیە نایڵێ بەرێککەوتنمان زۆر بوو ڕێمانە کرد لەگەڵی سفرە داخستنا دوانمان بەریەک بکەوتایە لەبەرەوە یعنی ڕوومانە هەڕاستەخۆ هەردوو لایوت عەفون یەکسەر وایە کە کاریگەری دروست لە جیاتی ئەوەی کە بوو بسەی بەرچاو خۆت ناگەیتەوە ئەو شتانە کاریگەری زۆر کە لە بەسیترین شتەوە سێرەکەی کاریگەری دروستە بێت لە بەسیترین شت کە سفرە داخستنێکە ئەمەیە تر بەرەو چیەتە باس سەرکردایەتی بەڵێ ئەم برایانی ئیدارە طبعا هیچیان ناناسم ئەویشیان نازانم جگە لە ناوی مامۆستا پێشاویش محاضەرێکی پێشکەش کردم بە بەردەوامی ئەجوڵن بەبێ ئەوەی چاڕوانی دەستخۆشی بن لە هیچ کەسێک ماشەڵڵا لەبێ من زۆر ئەو بە عەمەلیە سێکە بە عەمەلی چۆن ئەیکات ئەمە مهمە بە عەمەلی تۆ هەستەکەی بەبێ ئەوەی قسە بکە ناویشی نازانی هەستەکەی وەکو سەرکردەیە مامەڵاکە وایە کاریگەریشە لەسەر دروستەکە ئەوە زۆر مهمە بڵێ سەرکردەیە بێتن ئەم چاپ لێ بکەین ئەو خود هی مەغرب ینی وەختی خۆرنێ ئەویت خوڵ گوتێ نەهێنا داری ئەس دێ بگوین ئەوی خۆی ینی خۆرن بوومە ئینە بخوشکۆ ئینەوە یعنی ئەوی زۆر کاریگەری بکرد و سەرکردە دەبێتن بیشکلی بیتن بۆ خندەی کاریگەری وەکو سەرکردەیەک ئەوەنە خەمی ئێوەیەتی جاروایە خۆی بیرەکە لە خەمی ئێوەیە بزەبت ئەمە مهمە ئەمە لە سەرکردە ئەمەیە یعنی ئەڵێ کاریگەری لەسەر شوێنکەوتووان یاخود کاریگەری لەسەر خەڵک کە بابەتەکەی ئێمە لەسەر ئەوەیە هونەری بەڕێوەبردنی خەڵک و کاریگەری لەسەر خەڵک ئەوەیە چۆن بە عەمەلی بەڵێ خەمخۆری گەورەی دروستەکە جوان بۆ قسەیە خەمخۆری گەورەی دروستەکە ئەوەنە کاریگەرە بێ بۆی کە ئەم کەسە گرنگ یعنی وەکو جارێک لە گرنگیەکان وای لێ ئەکە بەوەی حەڵەزەڵی کەسەری بەرامبەرەکەی ئاسا خەمی خواردن بەعەمەلی ئەوە بەسەر هاتووە بەعەمەلی بەسەر هاتووە لێرە حاڵەتێک بوو دوێنێک بوو لە ماوەسانی بەڕاست ئەو حاڵەتە یعنی زۆر بۆ پێ خۆش بووە الحەمدولله الحەمدولله زۆر باش داشته مزید بود سروجت ام بخیرت گیده دم رستاد دم فهم بدانه ده از بین هندک برا خوش کوچه تایبت برا از بینم یعنی خاطر شدی بهم بجیده یعنی که بابت گیت خوینن آج تبینه گیت چه کدی بیشتر آج خب قرآن بهم بجیده تام خوینن ادشون میگه کاریه اوش کاریگریه ها چند مهمه کاریگری یعنی ورد درسته به درکتنت گشه بدانه دام فرقش درکتنت اگر میگه ام گل گشه بدانه بینی ام گل مشق سرکرده ما گلک متمانه ام خواهی ام گلک پشت راستین شهمی هذا يعني ام پشت راستین که ام تشین جهکی بتشینج درفع تشتت خب هلیم بری مثلا ام در کفتنا کدی بت ام صوب پشت راست نو بیند نو بیدا بس بری ام صوب پشت راستین هاچا کو خوش کامل گل هاچا کو برای مل گل دست خوش اشياء معجب وين يعني شيء بدي ذهب شابه وكاش باترنا بس بو انا ميت واسطي وين سيدوجي ساعات هيك درس تقول يعني بينهم جراي طاق مشعور بقرا منه وداز جيش من هندك بس يور مش طلبه مجموعات يقول له شهر دراخو يعني هزيرا بمعجبهم وقلت انا يعني كنت ركاوش جراك واسطي يعني شو حتى في حد وهو اللي بده بس يراخو سر دستان خوش به تيجن يا بعدينيها زور زور باش تيجن والله سجام خيرات عندك زۆر سپاس مەسەلەی کاریگەری من کاریگەرم بەو گروتینەی کە لەو گەنجانەدا هەیە بە خۆشمەوە هەرچەندە خۆم زۆرە گروتینەم نەبوو دوێنێ لە سەعات 8ەوە کە دوای ناخواردن تر محازەرە بۆ حەوت محازەرە هەتا نزیک 10 شەو
سعات دەوری شە و یاری و شتیوانیان کرد یعنی زۆر کاریگەر بوون بەو ڕوتینی گەنجان گروتینیان هەیە و گەنجانن و لێم دەکرد مامۆستا دەمت کاتی خەوەوە بەڵام ئەوە کاریگەر بوو بەلای منەوە گروتینێکی زۆر یعنی ئەوە لێکە گروتین و پێیا و گەنجە بیتەوە لەنانە ها ئەوەش گەنجە بیتە بڵێ خۆش بی جەماعەت با گوێمان لێ بێ بەڵێ جماعتي بادينان طبعا بجدي هيك لما كفهرج وانا كان هسه كم يعني هيك لو مثلا هي سكداها يا بودي زور جواني هي كبتواني شوني خد هندك لهندك مواقفها بتواني بخشي بكسر دەستە خۆش بێ ئەها سێری کەن هەمووی شتی بەسیتە بەڵام واکە هەڵوێست دروستەکە واکات گەورەی ئەو کەسە دەرەخات لە شتی بچووکەوە ئەها کەواتە سەرکردادی لە شتی بورد و بچووکەوە دەست پێەکە بەڵێ سەرسام بووم هەر شخصێکیان بەکرداری کەسێکی ئێرە زۆر مواجب بووم ئێوش چێژنێنەرەکەمانە بە گفتاری جوان کرداری جوان یعنی ئەو چێژنێنەرێکە بەڵام لە بوارەکەی خۆیان سەرکردایەتیە زۆر بە کردار و گفتارێکی جوان شتەکانی پێشکەشی کا خواردنەکەی زۆر بەخۆشی لێ ئەنێ کێ چێژنێنەرەکەتە وەڵا چەپڵەیەکی بۆ لێن بۆ کاژێنن ئەها ئەو ئەمە زۆر مهم بوو خۆی ئەوەیە هەدەفەکەی کتێبەکەی ڕۆبن شارمەش ڕێک ئەوەیە ئەڵێ تۆ توانی چێژلێنەرەبی سەرکردەبی ئەتوانی پاکەرەوەیەک بی سەرکردەبی ئەها سەرکردەبی خەڵک کاریگەر بێ پێت کاریگەر بێ بە هەڵوێستەکانت ئەکرێت تۆ مامۆستایە بی سەرکردەبی ئەشکرێت تۆ کارگوزارە بی لەو مەکتەبەیە هەر سەرکردەبی ئەمە زۆر مهمە جا من بە دوو نمونەی بەسیط کە خۆم بە چای خۆم بینیم کاتێکە ئەو کتێبە مەخوێندۆ بەردەوامەها ئەمی شتێکی عەمەلیش ببینم لەسەرەوە ساڵێکیان ئەمە لە مەکتەبەکەی خۆمان مدیرەکەمان لابرا بوو بەبۆی چەندینێک لابرا بوو کرابوو بە مامۆستا کە پێشتر مدیر بوو هەمووی گوێی بۆ گرت و هەمووی ئەها معجەب بوون پێیلەکە قسەکانیان جێبەجێ کرد دوای کە لابرا بوو بە مامۆستا کەس حسابی بۆ ناکرد کەس یعنی حسابی هیچیان بۆ ناکرد بەڵام مامۆستایەکمان هەبوو کە هێشتا نەبوو بوو بە مدیر ئەو مامۆستایە کە ئەهات مامۆستایەکی تۆزە تەمەنی هەبوو کە ئەهات بۆ مەکتەب هەمووی لەبەری هەڵەسا بە تەلەبە و بە مامۆستاوە کە قسەیەکی بکردایە بەس قسەی ئەوە ڕۆژ لەو مەکتەبەیە کە هەر شتێکی بووتە هەمووی چوە سەر ڕائەکەی ئەو کاریگەری زۆر عەجایب دروست کرد بوو یعنی هەموو کەس ئەوەنەی گوێ بۆ ئەوە گرت کە هێشتا مدیریش نەبوو هەر مامۆستایەک بوو ئەوەنیان گوێ بۆ بەڕێوەبەرەکە ناگرت کەواتە ئەمە بوو ئەمە ڕێک ئەو قسەیەکە ئەڵێ سەرکردایەتی بەبێ پۆست تۆ ئەو سەرکردە بوو بەڵام هیچ پۆستێکیشی نەبوو لە مەکتەبەکەمانە بەس هەتاوەکو ئێستا سەرکردەیەکە لە شوێنێکە کەسێک لەسەری سەر نییە بەڵام سەرکردەیە لەوە من پێم وایە ئەو کەسێک کە لەسەرەوەی ئەگەر خۆشی سەرکردە نەبێ بتوانێت سود لەو کەسانە وەربگرێت کە لە خوارەوە سەرکردەیە هەر بە سەرکردە حسابە ئەمە قەنەعاتی من وایە بتوانین کەسێک لەو جێیە دانی کە بۆ من خۆت پێ ناکرێت بەڵام کە کەسێکی ئەوادانی عیبەکەی خۆت بێوشاییتەوە خۆی ئەوەش بەشێکە لە هونەری سەرکردایەتی ئەوە هونەرە خۆی زەنچی سەرکردایەتی بەشێکی خۆی بەڕێوەبردنی خەڵک جارە هونەرە چۆن بتوانی خەڵک بەڕێوەبەری ئەوە هونەرە بەشێکی زانستە هەر سەرکردایەتی خۆشی بەشێکی هونەرە کە بە عەمەلی ئەیکەی بەشێکی تری زانستە باشە ئێستا کە ئەمەی ئەوەی کاک محەممەد وتی ئەگەر تۆ بتوانی ئەو هونەرەت هەبێ ئەوەنە لێزان بی کەسێک دابنێ کە شتەکانی خۆشت لاوانێت تۆ هەندێک خاڵت هەبێ بەخۆت نەبێ لە سەرکردایەتیە بەڵام کەسێک دابنێ ئەو عیبە بشارێتەوە ئەو هەر سەرکردەیە توانیوێتی کە ئەو شتە بکە ئێستا بۆ نمونە تۆ لە بوارێکی سەرکردایەتی ئایشەکەی بەڵام لەوانەیە قسە بێژێکی زۆر ڕەوان نەبی قسە بێژێکی بەتوانە نەبی بەڵام عەقڵێکی گەورەت هەبێ بۆ سەرکردایەتی یەکێکەکەی کەسێکەکەی بە وتەبێژی خۆت کەسێکەکەی بە وتەبێژی خۆت کە لە بواری قسەکردنە زۆر بەقوتە کاتێک ئاماکەی بە وتەبێژی خۆت لێدوان نایی ئەو لێدوانە بۆیە فکرەکەی ئیتی ئەو لێدوانەیە کەواتە ئەمە زیرەکی کێ بوو زیرەکی سەرکردە بوو کە توانی کەسێکی وا تەوزیف بکە ئەمە هونەری چی پێوترێ هونەری بەڕێوەبردنی پێوترێت ئەو خەڵکی لە بەردەستایە باشە کۆمەڵە کەس لە بەردەستە هەر یەکە لە بوارێکە خۆی گەورە زیرەکیەک و بەهرەیەکی پێبەخشیوە سەرکردە چییە کات سەرکردە بۆی بتوانێت هەمویان بەڕێوە بەرێ هەر یەکە لە مەجالەکەی خۆیان بتوانێت بەڕێوەیان بەرێ ئەمە زۆر گرنگە
لە مەجالەکەی خۆیان بتوانێت بەڕێوەی بەرێ خۆمەرجینە پۆستێکیشی باتێ بەس بتوانێت لە مەجالەکەی خۆیان بیخاتە گەڕ بیخاتە ئیش ئەوە سەرکردەیە. ئەزان چی ئێستا ئێوە زۆر جار هەرێکە لە ئێوە تاقە و توانایەکی زۆر عجایبی پێیە باشە ئەو تاقە و توانایە کە بە ئێوە هەیە بەڵام پێویستیتان بە چییە؟ پێویستیتان بە کەسێکە ئەم توانایانی ئێوە بخاتە گەڕ ئەم توانانی ئێوە بخاتە گەڕ ئەو کەسەی کە بتوانێت تواناکانی ئێوە بخاتە گەڕ ئەوە سەرکردەیە ئەوە سەرکردەیە کە ئەتوانێت ئێوە بەڕێوە بەرێ و توانەکانتان بخاتە گەڕ هەر یەکە لە بوارەکەی خۆیان بزانێت دەستنیشانی کا و بیشی خاتە گەڕ ئەوە زیرەکی سەرکردەی پێوترێ چکە بەڕاستی هەیە سەرکردەیە کۆمەڵە تاقە و توانای زۆر بە قوتیش لە بەردەستایەتی بەڵام نازانی بیان خاتە گەڕ چیان لێ دوای ئەو تاقە و توانایانە لەنا بێتاقەتە بن خۆیان لە بینی خۆیان ئەیتر تاقەتیان نامێنێ تاقەتی ئیشەکەیان نامێنێ بۆڵەبۆڵ زیاکە تر ئەو کاتێ تر وردە چی زیاکە گلەی و بۆڵەبۆڵ زیاکە تاقە و توانایەکی زۆری پێ تۆش نایخەیتە ئیش ئیتر وردۆردە بۆڵەبۆڵ زیاکە ئەوەی خوڕماڵ کەوتی کە کامتان بوون وتی وتت تەوزیفیان ناکرێ ئیشیان پێ ناکرێ یا پۆستیان نادرێتێ وەرە لە بری ئەوەی پۆست بیان خەرە ئیش لەبەرەوە بۆچی گلەی یەکادە و کەسە لەبەر تاقە و توانایەکی پێ حەزەکە لای تۆ بخرێتە ئیش ئەم تاقە و توانایە تۆ نەیخەیتە ئیش تا ماوەیەک لەگەڵ تامێنێتەوە دوای چێت کوێ چێتە شوێنێکی تر بۆی بخەنە ئیش من زۆر شتی وان بینیوە علی کەسم بینیوە لە شوێنێکا بۆ هەر لە شوێنی خۆی بۆ هەر لە شوێنی خۆی بۆ هەر لە شوێنی خۆی بۆ ئێمە مانزانی و خەتاکە لە خۆیەتی لە شوێنی خۆیەتی بەس نە خەتاکە لە سەر و خۆیان بۆ کە نەیتوانێ بخاتەیش دوای ئەو شوێنی بەجێ هێشتۆ ڕۆشتە لای شوێنێکی تر سێرەکەی لە شوێنێکی تر بوو بە کەسێکی تر هەر بوو بە کەسێکی تر ئەڵی باشە بۆ لای ئێمە بووانە بوو بۆ لە شوێنێکی تر ئەوە بوو بە ڕەمزێک هۆکار چی بوو هۆکارەوە بوو ئەوەی خەتای سەر و خۆی بوو سەر و خۆی هەر نەیخستە ئیش هەر نەیخستە ئیش تاقە و توانای هەبوو بەڵام نەیتوانی بەکاری بێنێ ئیتر وردە وردە یا ئەپوکێتەوە یا ئەچێتە شوێنێکی تر بەڵام کە لە شوێنێکی تر دەرەکەوێ کەواتە ئەمەیە ئەبێ ئەو کەسانی کە ئیشێکیان بەدەسە بتوانێ ئەو زیرەکی هەبێ کە تاقە و تواناکانی ئەوانی تر بخاتە گەڕ چکە گەر ئەوە نەکات زەرەرەکە بۆیە ئەمەیەکێک لەو شتانەیە لەو خاڵانەیە کە لە سەرکردایە هەیە ئەبێ بۆ ئەو خەڵکی بکا کە لە بەردەستیاتی جا لەبەر هەر یەکە لە ئێوە ئەگەر مەسوولی وسرەیەکیش بێ ئەگەر مەسوولی لقێ بێ ئەگەر مەسوولی ناوچەیە بێ ئەگەر هەر مەسوولی هەر شتێ بێ ئەو کەسانی کە لە بەردەستان هەمووی ئەمانەتن لەژێر دەستی تۆیە چکە تۆ تازە پۆستێکە پێ درابێ ئەوانە هەمووی ئەمانەتن لەژێر دەستی تۆیە بتوانی بەگەڕیان خەیتواناکان ئەو زۆر هەم مرتاحەبی هەم بە قووەتیش دەرەکەوی باوەڕتە بێ یعنی ئەو کەسەی کە توانی بێتی دەور و پشتەکەی بەگەڕ خاتوانەکانیان بەگەڕخا خۆی زۆر قوتی دەرکەوتووە بەهێزی ئەو کەسە لەوایە کەواتە مەترسە لەوەی کە کەسێک لە خوارتەوە بێت تواناکانی دەرکەوێ ئەو قوتی تۆیە بەس ئەگەر بترسی لەوەی ئەو دەرکەوێ ئەو زعفی تۆ بێتەوە کاتە ئەو کاتە بێ بە زعفێ بۆ تۆ کێ بوو زۆر دەستی هەڵبڕی بوو تیاتانە بەڵێ تێکەڵکردن نییە لە نێوان ئیدارە و ئەلقیادە ما ئەگەر هەر کەسێ کاریگەری هەبی قاعدە و مانە قاعد بیربینە بۆ 5 ساڵ بۆ سەرەوە تەوان بیربین واتە 5 ساڵ بۆ سەرەوە باش بەڵام هەنشیکە مدیرە لە 4 ساڵ بۆ خوارێ یان لە 5 ساڵ بۆ خوارێەوە ئەگەر من هەستام هەر کەسم دانا شوێنی خۆی و کاریگەری میشەوی لە سەریان بەس پلان نەبی بۆ 5 ساڵ بۆ سەرەوە ێ ناکاتە ئیدارە باشە ئەگەر قاعد دەبێت و ئیدارە و نەبێ قاعد بێت و ئیداری نەبێت ئەبێت شتیوە نابێت بەس ئەلێرە تەرکیز زیاتر لەسەر ئیدارەیەوە ئاخە خۆی بابەتەکاری ئیدارەیە خۆی بابەتەکە هونەری بەڕێوەبردن ئیداری خەڵکە بابەتەکە خۆی هونەری ئیداری خەڵکە جا لەبەرەوە بەڵێ آخر دێ ئەوە ئیدارەیە کە تۆ بتوانی کەسانی باش هەڵبژێری بۆ ئیدارە خۆی هەر لە ئەسڵا ئیدارەیە بەڵێ ئەتوانی یەک کەس ئیدارە هەموو بکات یعنی ئەو شوێنانێکە پێویستە بە خۆی ئیدارە بکات بەڵام ناتوانێت بە خۆی بکات یعنی شپرزەی خۆی ناتوانێت یەک کەسێکی تر دانێ بەس ئەبێ داینێ ئەگەر داین نەنێ ئەوە سەرکەوتوو نابێ لە بواری ئیدارەیە فەشەلێن بەڵێ بزڵت ئێستا سێریکەن یەک شت هەیە کە لە زۆر گرنگە لە بواری سەرکردایەتیە کە تۆ هەتاوەکو ئیشەکەت بەرزتر بۆ ناتوانی هەموو شتێ بکەی وەکو یەک یعنی ناتوانی مەشغوڵ ببی بە هەموو شتێک بۆیە لێرە فەنی تەفویض دروستە بێ فەنی تەفویض ئەزانی یعنی چی یعنی ئەوەیە کە خەڵکی تر بەگەڕەخی ئیشەکان بکە
باشە تۆ ڕێکخراوێدا ئەمەزرێنی یا ئیشێکدا ئەمەزرێنی خۆشت خەڵسی ئیدارەشی بکەی ئەوە دوایی وردۆر دەکاتێک بە خۆتەزانی مان و هیلاکەبی ئیتر پێت نامێنێ ئەو کاتێک کە تۆ سەرکردەبی نابێ خۆت هەموو ئیشەکان بکەی هیچ چیەکەی کەسێکی بەقۆتە دۆزیتەوە لە باری ئیدارە و ئیدارەکەیتە دەست تۆ ئیتر مەشغوڵی ئیداریات و وردەکاری نابی کێ مەشغوڵی ئیدارە و وردەکاریە بێ کەسێکێنی ئەواکەی ئەی تۆ چیەکەی ئەو کاتە تۆ وەکو سەرکردەیەک مەجال تەبێ بۆ شتی فراوانتر بەس ئەگەر وەکو سەرکردەیە مەشغوڵ بی بە هەرچی ئیداریات و وردەکاریشەوە دوای کاتێک کە زانی پێت نامێنێ مانووە بی هیلاکتەکە جا لەبەرەوە تەفریزەکە یەک کەسێکی تردانی ئیداریاتکە ئیداریاتە بووەکە کەسێکی تردانی لە ئیداریاتە فڵانشتکە حتا ئەو کەسێکی کە ئیداریە یەک ئیشەکانی تەوزیعەکە هەتا ئیشەکانی زۆرتر بێ ئەمێ تەوزیعەکە باشە کەواتە کە ئاوای کرد وردۆر دەچێ بێ وردۆر دەخۆی مەجای ئەبێ بۆچی بۆ سەرکردایەتی کردن بۆ دووربینی بۆ ئەوی پێشبینی داهاتوو بکە بۆی زۆر شت هەیە ئامادەکاری گەورەی بۆ بکە کەواتە نایە مەشغوڵ بێ بشتی وردەکاریەوە بەڵام تەوزیفیانەکە هەر کەسێک لە تواناکەی خۆی ئەیخاتە گەڕ ئیشێکی پێسپێرەیتر خۆی مەجای ئەبێ بۆچی بۆ شتی گەورەتر جا لەبەرەوە ئەمانە زۆر مهمن زۆریش وردن ئەبێتۆ حتا نەچیتە بواری عەمەلی و ئیشکردنەوە ئەهەمیەتی ئەم شتە وردانە نازانی ئەها زۆر جار هەیە یەکێک لەو ها تووشی شۆکتەکە ئەڵی وڵای تووشی سەدمە بووم لە تەسەڕوفی فڵانە کەس باشە لە مەسئولەتێکی ئاوا قیادیە چۆن ئاوا تەسەڕوفی کرد تۆ ئەڵی تووشی شۆک بووم تووشی سەدمە بووم میش پێتەڵم تووشی سەدمە مەبە ئەوە ئینسانێکە بەڵام تۆڵی نە ئەبووایە وای بکردایە ئەخر چۆن شتی وای کرد ئەها دەی کردی ئەگەر کردی چێ بێ لای تۆ وڵای ترەڵی بەخوا زۆر ئەو شتە ئەوە نەما لە بەرچاوم پێشتر چۆن سیرمەکرد بەڵام دوایی وانەما لە بەرچاوم ئەمانە تەسیرەکە هەمووی کە کاریگەری دروستەکە خۆ ڕاستی مەڵین دێ ئینسانە با غەڵەتێکیش بکە بزنە دوایی تەسیرەکاتە سەر خودی سەرکردایەتی بوونەکەی لای تۆ ئەڵی پێشتر وا سیرمەکرد بەڵام ئێستا وانەما لە بەرچاوم بۆ چکە موقیفێکت لێ بینی شتێکی ناخۆشت لێ بینی تەسەڕوفێکی ناخۆشت لێ بینی کەواتە ئەمانە ها هەمووی وردەکارین تۆ با بۆچی بۆ سەرکردایەتی ئێگە لەم وردەکاریانەوە لە ئەوڵە بە عەمەلی بیکەی بە عەمەلی ئیشی لەسەر بکەی بە عەمەلی ئیشی لەگەڵا بکەی بەڵام لەگەڵەوەشا زۆر وریابن هەر شتێکی شت بینی جارێ ها عوزر هێنانەوە بۆ ئەو کەسە لەوانەیە وابێ لەوانەیە بۆ ئەوە کاریگەری لەسەر خودی خۆت دروست نەکە چکە زۆر جار هەیە ئەمەش بۆ بە بەشێک لە فیتنە لە ناو خەڵکە کە کەسێک ئیشێکی هەیە پۆستێکی هەیە ئیترەکەونە قسە و بازی وڵای تەلەفۆنم بۆ کرد جوابی نایە وڵا مەسەجەکەم بۆ نار جوابی نایە وڵا فڵانەشت بوو جوابی نایە باشە مە چۆن خۆیەکا بەسەر کردە واژنیە جوابی مەسەجێکیشی پێ نادرێتەوە ئەمانە شتێکن ئەبێتۆ لەم شتە وردانە دەرچیت کەسێک لە بواری سەرکردایەتی ئیشکا مەجالی نابێ جاری وهەیە جوابی هەرچی مەسەجە بیباتەوە هەر مەجالی نابێ ئەی لەو کاتەیە چی بکە لەو کاتەیە کەسێک دائەنێ کە ئەو بکە ئەگەر کەسێکی دەست نەکە و ئەو کاتە هات چەند لەسەر خۆیەکەوێ ئەمانە هەمووی بێ بەخاڵ لەسەر خۆیەکەوێ کەواتە بۆیە لە هونەری بەڕێوەبردنی خەڵکە ئەبێ سەر بزانی کێ لە کوێ شوێنێکا دابنێ فڵان کەس لە فڵان ئیشا دابنێ ئەمە لە فڵان ئیشا دابنێ وردۆر دەبێ ئیشەکانە لەسەر سووکە ئیشت لەسەر سووک نەکا خۆتێک کە وەکو سەرکردەیەک مامەڵە بکەی دانیشی وەکو کەسێکی اعتیادیش هەموو شتێک بکەی کە ئەوانەیەکەن دەی ناتوانی و دوای لە بەڕێوەبردنی کاتای خوێنی ئەگەر خولێکتان هەبێت لەسەر بەڕێوەبردنی کات بە وردی ئەم شتانە ئەخوێنی تۆ کە وردۆر پلەیەک بەرز بوویتەوە کاریگەری زیاتر بوو لە ناو خەڵکە شەرت نییە پلە و پۆستیش بێ هەر وردە کاریگەری دروست بوو لە ناو خەڵکە تۆ ناتوانی وەکو هەموو خەڵکی هەموو شتێ بکەی کە ئەوانەیەکەن ناتوانی ئێستا بۆ نمونە من هەر خۆم لەگەڵ خوشکەکانمە ئەوان ئاعتیادی ڕۆژانە ئەیکەن من لەوانەیە ناتوانم وا بکەم بۆ نمونە خوشکەکەم هەر مناسبەی هەر خزمێ بێتوانێ بچێ بەڵام من جاری وایە بۆم ناکرێ جاری وایە لەو کاتیا لێرە نیم جاری وایە لەو کاتیا لە ماڵ نیم کەواتە بتوانم وەکو ئەویش بم و ئەمەش بکەم و ئەوەش بکەم ناتوانی کەواتە هەندێک شت هەیە هەندێک ئیشەیە ئیتر وردۆر دە تۆ چیەکەی وردۆر دە کەمیەکەیتەوە لای خۆت ئەبێ هەندێک شت هەیە کەمی کەیتەوە وردۆر دە بەرەو شتێکی تر بڕۆی باشە کە هەندێک شت کەمەکەیتەوە ئەی چی ئەەکەی بۆی تعویزی ئەوە بکەی بۆی خەڵکیش گەلەیت لێ نەکە ئەبێ خێرات تەوزیفی دەوروبەرەکەت بکەی بۆ ئەوە تەوزیفی ئەو دەوروبەرە بکەی چکە گەر نەتوانی ئەوە بکەی لە قیادەیە وردۆردە ناتوانی بەرگە ناگری گلەی خەڵک زۆرە بێ لەسرت کە گلەی خەڵک زۆر بوو لەسرت ئیتر وازێهێنی یاڵی دەیتر چی ماوەلەوە یا ئەبێ خەریکێ مەبم یا بێ خەریکەوە بم جا لەبەر بواری سەرکردایەتی ئەم وردەکاریانە زۆرە کە ڕوبەڕووی هەمووشمانە بێتەوە هەر یەکە لە ئێمە ڕوبەڕووی ئەمانە ئەبێتەوە ئەبێ هەلێ سۆ حساباتی بۆ بکەی باش ئێستا بام پرسیارێکی تر لە ئێوە بکەم چش خاڵێک لە خۆتە هەستەکەی هێشتا ماوتە کە ئەبێ بەڕێگرێک لە بەردەم تا تۆ ئەها لە بواری سەرکردایەتیا بێ پێشبینی داهاتوو زۆر بکەی
لە داهاتوە چ شتێک هەستەکەی ئەبێ بەڕێگر بۆ تۆ لە بواری سەرکردایەتیە کە ئەبێ هەر لە ئێستەوە باشی بکەی. بۆ نمونە لەوانەیە ئەم مخەیمە کاریگەریەکی لەسەر تۆ دروست کرده بێ وا بکەی بڵێ ئەو خاڵە هەر لە ئێستەوە منە بێ باشی بکەم. هەستکەی ئەو زوعفە لە تۆیە لە بواری سەرکردایەتیە ئەمە زوعفە لە دوایە. شتێکی وا لە خۆتە هەست پێ کردو دانی پیا بنی بڵێ ئەمە زوعفە و ئەبێت چاکی کەم ئەمە زۆر مهمە. ئەگەر ئەم مخەیمە ئەمەی بۆ تۆ دروست کرد بێ زۆر مهمە. شتێک لە تۆیە زوعفە ئەڵێ ئەبێت چاکی کەم. بێ ئارامی کاتە لێرا بۆ دەرکەوت بێ ئارامی وایە ئەبێت چاکیکەی. زۆر باش. خوێندنی کتاب زۆرترکەی. زۆر باش. کەمتر مۆبایل بەکاربێنی. خێراتر تێکەڵاو بی. مجازەفە بکەی بەچی؟ ینی لەبەرێ بگەڕێتەوە دواڵی بە هەر بیکەم. زانچی لەمەی ئەم کە باسی مجازەفەی کرد طبعاً خەڵێکی زەمەنی هەیە بۆ هەر کەسێک لە ئێمە تەمەنی ئەڵێ هەتاوەکو تۆ 30 ساڵ تا 35 ساڵیش مەجای زۆر شتت هەیە بیکە مەترسە چونکە مەجالت هەیە دوای 35 ساڵ ئەگەر شتێک غەڵەتیشی کرد بە دوای چاکیکەی. بۆی هەندێک مجازەفە هەیە مەترسە لێ بیکە کە کردت تا 35 ساڵ مەجالت هەیە چونکە تەمەنێکت هەیە لەو 35 ساڵەیە ئەگەر غەڵەتێکی شت کرد ئەتوانی چاکیکەی لە دوای 35 ساڵەوە. بەڵام عادەتەن ئەو کەسانی کەیتر لە گەنە تەمەنی 50 ساڵ ناوێرن مجازەفاتکەن چونکە بۆ ئەڵێ گەر غەڵەتێکم کرد دوای ڕاستکردنەوەکەی زۆر قورسە بێ. بەڵام تا تەمەنی 35 ساڵ تەمەنت چەنە؟ کەواتە تا ئێستاش ئەتوانی تۆ ئیش بکە مجازەفە بکە دوایی کاتە بێ بۆ ئەوەی بۆڵە بۆڵ. لەبەرێکی بۆڵەبۆ زۆر جاوە لەیەکە جوانیەکانی تری لە بەرچاوە ناهێڵێت. یعنی ئەم مخەیەمە بەم هەمووە ئیلاکمەندبوونەوە هەروین کە هەڵسوڵانی ئەم مخەیەمە هەسڵان بەم کارە جاریان بۆی دوو بۆڵەبۆڵەوانە هیچی لە بەرچاو ناهێڵێت. زۆر مهمەوە. بخۆم زۆرم بینیەوە شتانە بۆی ئاڵم. جوانترین خاڵەوە ڕاستی کە بۆڵەبۆڵیش بۆ هەروەها خۆشە دەکات بە کەسایەتێکی لاواز و بۆڵەبۆڵکار کە ئیزعاجیشە. ئیزعاجی شەبی لەبەر ئیتران فلانەکە زۆر ئیزعاج جاری تر مەیەنەوە بۆ مخەیەم بزە بەدوایە بۆڵە شتە جوانەکان نابینی. اینجا لەوەرە لەگەڵ کەسانە شابی کە بۆڵە زۆرەکەن واد لێکن شتە جوانەکان نەبینی. ئەمە خاڵێکی زۆر گرنگ. چ شتێک؟ سنفراوانی؟ یعنی ئەوە بیت ئەم جارە چیتر لە خۆتان ناشکیە بن کە مخەیەمە وای لێ کردوون بزانن ئەمە خاڵی زۆفم بۆ پێشتر نەمزانێت لە مخەیەمە هەستم پێ کردووە کە ئەبێت چاکی کەم تر بە بەرنامە و پرۆگرامی بۆ دابنی کەیتر چاکیکەی. وتاروتن ئەبێتر ئیش لەسەرەوە بکەی وایە؟ جەماعە دەمە زۆر مهمە دان بنێ بۆ شتێک کە هێشتا تیاتان نییە و هەوڵی چاکیکەی. هاوسەنگی ڕاگری زۆر باشە. خۆش بگیان. لە مێژەوە پارێزگار بوومە ئەنی زۆر تااقەتی قسەکردن و جامەلەم نییە ئەوەی کە هاتم بۆ ئێرە کۆمەڵی کەسم بینی زۆر کات لە کوشکانە زۆر تێکەڵاو بوون ڕەنگە من زۆر شتیشم پێ بێ بەڵام ئەو پارێزگار بوونە هۆکارە بۆەوەی کە نتوانم تێکەڵ بم. پرسیاری کشێکم ئەمە چەند زەربەت لێدا لە سەرکردایەتی بوونن لەوەی کە بتوانین بەڕێوەبەری شوێنێوی لە پێگەیەکە ئیش بکەیت. طبعاً یەکێک لەو شتانی کە تۆ هەد بێ لە تێکەڵی تا لەگەڵ خەڵکیە ئەزانچی خۆی لە ناسینی کەسایەتیەکان ئەمە کەسمان هەیە خۆی هەر خودی خۆی پارێزگارە ناتوانێت وەکو کەسێکی کراوە زۆر تێکەڵ ببێ. طبیعی ئەو شتێکی ئاساییە لە نەمەتی خۆتە هەیە. بەڵام لە کاتێکا کە تۆ تێکەڵ ئەبی لەگەڵ خەڵکیە عادەتەن ئەو کەسانی کە پارێزگارن ئەبێ بە شتێکی تر تەعویزکەنەوە لە بۆ نمونە یەکێک لەو شتانی کەوا ئەکا زۆر کاریگەری دروستکەی ئەگەر پارێزگاریش بی ئەوەیە بوونی متمانە زۆر دروستکەی لە بینی خۆت و دەوروبەرەکانتە.
کە متمانە دروست کرد لە بینی خۆت و دەوروبەرەکانتە ئیترۆ کاتە شتەکان زۆر باشە ڕوە زۆر کاریگەریشت ئەبێ لەوانێت تۆ کەم قسە بکەی وەکو کەسێکی تر نەبێت زۆر قسە بکە بەڵام بە کەمترین قسەت کاتێک کە پوختیەکەیتەوە بەهۆی متمانەکەەوە زۆرترین کاریگەری دروستەکەی ئەو زۆر مهمە چیتر لە تیاتانە بێ بتانوێ زۆر باشە بەڵێ کات بەی بەخەویان نەیە پێشتر زۆری یاوەتەیە بزەبێت کەواتە هاک لێرەیە بۆ دەرەکەوێ هەندێک شت هەیە خوت پێوە گرتووە هەندێک شتێ خوت پێوە گرتووە زۆر بخەوی وازانی ئەگەر زۆر نەخەوی تەحاهینە ئەو ڕۆژە ناتوانانی ئیشەکان بکەیت بەڵام دواتر لێرەیەکێک لەو شتانی کە بۆ دەرەکەوێ شتوانی کەمیش بخەوی تەرکیزیشە هەر زۆر بێ کەواتە توانی خۆ بگری بەم حاڵەتەوە مەسلەی خوەکان زۆر مهمە ئیشی لەسەر بکەن خوەکان چکە وتیان بابەتێکیشتان هەیە لەسەر خوەکان لە ناو مخەیمەیە ئەمە زۆر گرنگە زۆر بە وردیگوێ بۆ بگرن چونکە ئەو شتانی کە پێشتر خۆیەک بۆ لای تۆ ئەتوانی بیگۆڕی لێرەیە بۆ دەرەکەوێت لە مخەیەمە بۆ دەرەکەوێ ئەگەر شتێک خوش بێت ئەتوانی بیگۆڕی باش بەڵێ ئەوەی بیگۆڕین ئەتوانین خۆت خەڵات بکەیت بە شتێک کە ئەو خۆ گۆڕی بیکی بە باشتر بۆ نمونە من کە موبایل بەکارهێنم ئەمەیە خۆم خەڵات بکەم کە جوانترین خەڵاتش لای من کتێبە بالضبط ئەکەم بە کتێب ئەو کتێبەکە شوێنی مۆبایلەکە ئەگرێتە بالضبط ئەوەی من لە خولی بەڕێوەبردنی کاتە ڕاهێنانمان هەیە بۆ کەسانی کە خۆی گرتۆ بە شتێکەوە ئێوێ لای بە کۆمەڵک ڕاهێنانمان هەیە بۆ ڕاهێنانەوەی لەکەی ڕێک تقریبا شتێکە بێت لەمەی ئەم بابەتەی کە باسی کرد بۆ ڕاهێنانە وردۆر دە خویەک لابێ خویەکی ترێخیتە پاڵ شتێکی باشتر یەخیتە پاڵ باش اینجایسە ئاخر پرسیار بەزەمێ ئەمان بە زۆر بە سەریعی یەکەیەکە بیڵێ لەماوەی ئەم مخەیەمەیە چی فێر بووم شتێکم پێ بڵن کە فێری بووم دەی خێرا هەرێک شتێکم پێ بڵە بەڵێ سەرکردایەتی صبر دەی خێرا سەرێ زۆر شت هەیە کە ئەبێ فێری بین گیانی هاوکاری شێوازی مامەڵەکردن سادە بین ناسینی کەسانی تر یعنی دەموچاوی دیکە ماندوو نەبوون لە فێربوون چیتر فێربووم لە مخەیەمە چی فێربووم قبولبوونی تەبیعەتەکان تەشجیعکردن کەم خەوی گوێگرتنی زۆر ڕێخستن کات دەمی کات یعنی کە هێشتا زۆر باشە بڵێ زۆر بە ئێوە ماندوون کاتە بێ قەدری ئەم ماندووبوونە بزانن پەیوەندی کاریگەر چیتر سەبر ڕازیبوون بە هەموو نوع خواردنێک وەڵایەوە زۆر مهمە بەزەوە فێربوو بیتر دایکە دوعای خێرەکە بۆ مخێمە گیانی هاوکاری ئاخر درە بێ فێر بێ هەیە خواردنەکەش خۆشە بەزەڵە نەیخۆم چی فێر بووم یەڵا جەماعەت دادی با گوێمان لێ بێ ئافرین ئەمە زۆر مهمە کە تۆ لە مخەیەمە فێری بۆبی هەتا خەمەکەت گەورە بێ تەحملی قورسایی زیاترەکەی تاقیتان کردوتەوە ئەوە هەتا خەمت گەورە بێت تەحملی قورسایی زیاترەکەی چیتر شتی زۆر باشەڵن هەڵبژاردن لە نێوان دوو شتا کە هەردووکیان گرنگن کامیان هەڵەبژێری گرنگتر ئەخەیتە پێش گرنگەوە بەردەوام بی لەسەر گەیاندنی ئەو پەیامۆمان و نەبی خۆگونجاندن دەستخۆش چیتر بەرگەی سەرما بگری بەرگەی سەرما ئاوی سار دەستنوێژ بگری بيجي تهديد تبزاني دزاني كنت تشل زاني يعني قلت يا هاي مروف دكيت بس قاعد جيمة زاني أو تزاني بالضبط يعني هاوكاري شانازيان بيو بكي
دڵنیابوونەوە لە داهاتوو ئافرین زۆر باش زۆر باشە چیتر گەورەی ئەم جەمعە ئەمە زۆر مهمە فێری شەو نوێژ بووی ئەوە زۆر مهمە جاوا وەرە خۆی پێوە بگری و ڕادەی لەسەری فرسان بالليل کاتمان کەماوە فێریەوە بووین کە کاتی تر کەمە جەماعەت ئێستا کورتکراوەی ئەم بابەتە دووش داوام کرد لەیەوە کە بیکەن یەکەمیان ئەو دەشانازەی کە بەخۆتێکی لە کاتی سەرمەرگە ئەوی تریشان دەپەشیمانی کە ئەتوانی بیکەی دوایەوە چیتر لە هونەری بەڕێوەبردنی خەڵکە وتمان چی شتە سادەکان تەطبیقی کە تا کاریگەری دروستەکەی هەتا ئەو شتە سادانەی کە ڕۆژانە تۆی بیستی لە بواری سەرکردایەتیە تا نەیکەی بە عەمەلی کاریگەری دروست ناکەی تا نەیکەی بە عەمەلی شتمان لە چیا دەرەکەوێت لە بەڕێوەبردنی مخەیەمانەیە دەرەکەوێت لە بەشداریکردنی مخەیەمەکانە دەرەکەوێت کە شتی سادە چەند کاریگەری دروست دەکات لەسەر چی لەسەر خودی کەسی سەرکردە دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە زۆر سپاسان